سڵاوتان لەبێت. ئەمڕۆ یەکشەممە دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیاریدا بە دوورخستنەوەی هۆشیار زێباری لە کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق. دادگای باڵای فیدراڵی عێراق ڕاگەندراوێکی بڵاوکردەوە و تێیدا هاتووە. ئەمڕۆ دادگای باڵای فیدراڵی دانیشتێکی لەبارەی ئەو سکاڵایی لەسەر هۆشیار زێباری کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پۆستی سەرۆکۆمار تۆمارکرا بوو ساز کرد. ئاماژەی بۆش داوە دادگای باڵای فیدراڵی بڕیاریدا بە شایستە نەبوونی هۆشیار زێباری بۆ پۆستی سەرۆکۆمار و نابێت خۆی کاندید بکات. دادگای فیدراڵی عێراق سەرجەم ڕێکارەکانی کاندیدبوونی هۆشیار زێباری لە پۆستی سەرۆکۆماری عێراق ڕاگەن. ئەمە لە کاتێکدایە پێشتر دادگای فیدراڵی عێراق کۆبوونەوە و تیایدا بڕیاریدا بوو سەرجەم ڕێکارەکانی کاندیدبوونی هۆشیار زێباری بۆ پۆستی سەرۆکۆمار ڕابگرێت. دادگای فیدراڵی هۆکاری ئەو بڕیاری گەڕاندەوە بۆ نەبوونی مەرجە یاساییەکان لە کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆکۆمار. هەروەها هەنگاوەکانی خۆکاندیدکردن و پەسەندکردنی لەلایەن سەرۆکاتی پەرلەمانی عێراقەوە بە هەنگاوێکی نادەستوری ناوبردووە و کە پێچەوانەی مادەی 68 لە دەستوری عێراقا. هەروەها لە بڕیارەکەی دادگادا ئاماژە بەوەکرا بوو ئەم بڕیارە لەسەر سکاڵای یاسایی 4 پەرلەمانتارانی عێراق بووە کە 3 پەرلەمانتاریان لە فراکسیۆنی یەکێتی بوون و پەرلەمانتارێکیشان سربەخۆ بووە کە تیایدا سکاڵایان لەسەر هۆشیار زێباری تۆمار کردبوو بە تۆمەتی بەهەدەردان و خراپ سوودوەرگرتن لە دارایی و موڵکی گشتی ئەو کاتەی کە وەزیری دارەوە و دارایی عێراق بووە. هاوکات لە خاڵی دووەمی بڕیارەکەی دادگای فیدراڵیدا هاتووە کە هۆشیار زێباری لە ساڵی 2010 بە نووسراوی ژمارە 98 سکاڵای لەسەر بۆ بانگشتی دادگا کراوە بەڵام ناوبراو ئامادەی بەردەم دادگا نەبووە. پێشتر لیژنەی باڵای پەسەندکردنی کاندیدەکانی سەرۆکۆماری عێراق هۆشیار زێباری بۆ پۆستی سەرۆکۆمار پەسەند کردبوو. ڕایگەیاند لە هەموو مەرجەکانی تیادایە بەڵام ئەم بڕیارە ڕوبەڕووی ڕەخنەی پەرلەمانتاران و بەشێک لە یاساناسان بووە. بەو پێیە پێشتر لەسەر چەند دۆسیەیەک لە پۆستی وەزیری دارایی دوورخرابووە. دوای بڕیارەکەی دادگا ئەنجومەنی نوێنەران لە بڕیارێکدا ئاشکرای کرد دەرگای خۆپاڵاوتن بۆ کاندیدی پۆستی سەرۆکۆماری کردەوە و لە ڕۆژی چوارشەممەوە دەستی پێکرد بۆ ئەمڕۆ کاتژمێر 3 دەرگای خۆپاڵاوتن کراوەیە. دوای کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران محەممەد هەلبوسی سەرۆکی ئەنجومەنەکە بە نووسراوێک دەرگای خۆپاڵاوتنی بۆ پۆستی سەرۆکۆمار کردەوە. لە نووسراوەکەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەراندا ئاماژە بۆکرا ماوەی دیاریکراوی دەستوری بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار کۆتایی هاتووە بەبێ ئەوەی سەرۆکۆمار هەڵبژێرێت. هاوکات بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 3 دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق دابخرێت. لەلایەکی دیکەوە بڕیار بوو ئەمڕۆ هۆشیار زێباری کاندیدی سەرۆکۆماری عێراق دوا هەڵوێستی خۆی سەبارەت بە مانەوەی لە ڕکابەری پۆستی سەرۆکۆمار یان کشانەوەی ڕابگەێنێت. هەریەک لە ڤیان دەخیل وتەبێژی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و مەسعود حەیدەر ئەندامی شاندی پارتی لە بەغدا ڕایانگەاندبوو ئەمڕۆ یەکشەممە هۆشیار زێباری کاندیدی پۆستی سەرۆکۆمار لە بارەگای بارزانی لە ناوچەی خەزرا کۆنفرانسێکی ڕۆژنەمەوانی ساز دەکات و دو هەڵوێستی خۆی ڕادەگەێنێت. لەو کۆنفرانسە ڕۆژنەمەوانیەدا هۆشیار زێباری دوایین هەڵوێستی خۆی سەبارەت بە کشانەوە یان مانەوەی لە ڕکابەری بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکۆمار و هەروەها بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕادەگەێنێت بەڵام تا ئێستا لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە بە دوورخستنەوەی هۆشیار زێباری لە پۆستی سەرۆکۆماری عێراق دیار نییە کە ئایا هۆشیار زێباری کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پۆستی سەرۆکۆمار ئەو کۆنفرانسە ڕۆژنەمەوانیە ساز دەکات یان نا.